سڵاوتان لێبێت لە ئەڵقەیەکی دیکەی پۆدکاستی دیوی دووەم لەگەڵتانم. میوانی ئەم پۆدکاستە کاک تەڵعات تاهیرە. لە ئەڵقەی ڕابردوو باسی ژیانی منداڵی کاک تەڵعاتمان کرد. لە مەڵقەیەش بەردەوام دەبین لەسەر ژیانی منداڵی و کۆمەڵێک شتی دیکە کە نەگوتراون. کاک تەڵعات لە ئەڵقەی ڕابردوو باسی کۆمەڵێک شت و کۆمەڵێک یادەوەری منداڵیتمان کرد. پێم خۆشە بزانم من پێم وایە منداڵێکی زۆر گوێڕایال بوویت، بەڵام حەز دەکەم پرسیار بکەم ئایا قوتابیەکی گوێڕایال بوویت یان لەو قوتابیانە بووی کە لە ڕیزی دواوە دادەنیشتن و خەریکی کێشانی وێنە و گوێیان لە مامۆستانە دەگرت لە منداڵیت؟ چۆن بووی؟ قوتابیەک چۆن؟ زیرەک بووم. من بە شایدی برادرەکانم و شایدی ماڵەوەشمان برا گەورەکانم من هەموو پێشەمان دەریان دێنام وەکو قوتابی نمونەیی یان قوتابی باڵێن زیرەک. زۆر زیرەک بووم. ئەمجارە مدیرەکەمان دەیگوت تۆ کوڕە هەژاری بۆیە چکە زیرەشی تۆ دەبێشتەی زۆر گەورەی دەرسی. بەس ئەو کاتی قۆناغی هەراشی خوردزانی دا هەولێری قۆناغی تۆپانێکردن و ڕاضە و وەرزش و چونە دەرەوە و ئەوانە بوو. زۆر تەرکیزم سە خوێندن نەدەکرد. من بەداخەوە لە 3 متەوەستا عملیات کرام. تقریبا 2 مانگ 3 مانگ نەچووم مەکتەبێ. ڕێخۆڵە چۆرەیە عملیات کردم. ئەو کاتەوشی ئێستا ئاسان نەبوو، زۆر قورس بوو، دەبایە ماژێک دەرجێ بکەوی. ئیتر دەرجەی ئەدادێم نێنا، ئەو کات دەبایە دەرجەی ئەدادێ بێنێ. باوکم و براگەورەکەم زۆر هەوڵیاندا بمێنمەوە بۆ ساڵی دواتر. ئیتر نەمامەوەوانە چوومە ئامادەی بازرگانی لە ئەنکاوە. من ئامادەی بازرگانی خوێن لە ئەنکاوە، دواتر ڕاگەاندم خوێن لە سلێمانی. بەڵام وەکو خوێندن زۆر زیرەک بووم، دەرخی بووم، ینی 3 لاپەڕم بە 5 دقیقە خوێندەوە و دەمتوانی بە تعبیری خۆم بێڵێمەوە. بەس لە بیرکاری زۆر تەمبەڵ بووم. ئەوە پێشتر دەیان گوت ئەوە ئەدەبیە و زانستی و ئەگەر زۆر ئەزبەرت کردبایە و دەرخت کردبایە دەیان گوت ئەوە مێشکی ئەدەبیە، بەڵا بڕۆ ئەدەبی. بزەبێت ئاجا من لە دەرخیاتە زۆر زیرەک بووم، یعنی 6 لاپەڕیان وازب بدابامێ لە فورسەکە بە 5 دقیقە چایەک پێدا بخشان بەردوایە بە تعبیری خۆم دەمگوت. زۆر جاران لە شعری عەرەبییان شعری کوردی مثلەن کلمەیەک نەبیرە چوو بخۆم دامدەنا، جارو مامۆستاگەری نەبوو، ینی عینی وەزن مثلەن لە عەرەبی بە لە شعری عەرەبی بە لە شعری کوردی بووە. مثلەن دێڕەکەم دەگۆڕی چکە لەبیرم چوو بوو خۆم دێڕەکەم دەبوو مامۆستاگەری نەبوو. جاروش ئاگای لێ دەبوو سەرکۆنەیە کردمەوەوانە. قۆناغی قوتابخانەم قۆناغێکی خۆش بوو بۆ من. مامۆستاکان زۆریان خۆش دەویستم. حەزم لە دەرسی عەرەبی بوو زۆر، یعنی لە دەرسی عەرەبی وەکوی بچمە باشتی، لە دەرسی بیرکاری وەکوی بچمە جاهەنەمێ. ئەوەندا ڕقم لە بیرکاری بوو. هیچ مامۆستایەکی تایبەت هەبوو ینی کاریگەری لەسەر ژیانی تەڵعات تاهیر هەبوو بێتن؟ دنیا بینی تەڵعات تاهیری گۆڕی؟ مامۆستا شوان هەبوو، مامۆستای عەرەبی ماوو، زۆر زیرەک بوو لە عەرەبی، ئیتر زۆر زیرەک بوو لە شعری کلاسیکی عەرەبی. ئەمش بە حکمی ئەوەی زۆر وابەستەی ئەو ئەدەبیاتە بوو، بە تایبەتی ئەدەبیاتی کۆنی عەرەبی، یعنی ئەدەبیاتی کلاسیکی عەرەبی. مثلەن من لە بیرما ئەو شەوەی مثلەن تێکستی کتێبەشی نیفەری هەیە، ئەو کات کتێب نەبوو، هەلا لە گۆڤارەکی فەسڵەشیان بڵاو کرابوو، یعنی لە خۆشنا تا بەیانی خەومی نەکەوت. عنوانەکەیم زۆر بەدڵ بوو، بە ناوی كلما اتسعت الرؤيا ضاقت العبارة. تندي روانين فراوان بي دربرين كسكبيتو بيم سير بو زلامك 800 سال لمو بيش هستي بما كردوي، هستي بم معاناة لدربرين ولا دارشتن وانا كردوي. مثلا من لا كهراج دب وانا كومالي خلشي باش دناسم يقلوان دكتور سروي عبد الله ككتب خانش نابي هبو. للرقي او مثلا کتێبی باشم دەست دەکەوت. کاک تەڵعات باسی کتێبت کرد. لەو سەردەما خوێندنەوەی هەندێک کتێب زۆر مەترسیدار بوو، قەدەغە بوون. یعنی ئەگەر باسی ئەوم بۆ بکەی جگە لە کتێبی قوتابخانە یەکەم کتێب کە خوێنتەوە چ کتێبێک بوو و ئەو کتێبانەی کە لەو سەردەمە قەدەغە بوون چ کتێبێکت دەخوێندەوە؟ ئایا هیچ جار وا بووە کتێبت شار بێتەوە یان کتێبتان دەستا و دەست کرد بێ لەگەڵ برادەرەکانت بەدزی لە ترسی ئەوەی نەتان بینن یان چکە کتێبەکە قەدەغە بووە؟
يعني ئەگەر باسی یەکەم کتێبتم بۆ بکەیت کە لە قوتابخانە جگە لە کتێبی قوتابخانە خوێن بیتەوە یەکەم کتێب فرمێسک و زامی مامۆستا پەشێو فرمێسک و زام کە ڕایگرتم بەڕاستی مامۆستا پەشێو با بڵێن زمان و ئیحساس و ئەوانەی بڵ بۆ شوێنێک کە زۆرم لا گرنگ بوو یعنی زۆر زاتی بوو شخصی نەبوو زۆر زاتی بوو چونکە ئەدەبی شخصی زۆر ئەدەبیش مشکلەیە ئەدەبی شخصی من شخصی تۆ نییە بەس ئەدەبی زاتی من زاتی تۆیە فرمێسک و زام بوو یەکەم کتێبی کوردی بخوێنمەوە کە بەڕاستی سەرنجی ڕاکێشام وابزانم لەوێش یەک دوو شعری کراوەتە گۆرانی مامۆستا فواد ئەحمەد کردێ گۆرانی من هەڵە بووم لە ڕۆژانی بۆ تەمەنی من زۆر گونجاو بۆی دەبینی ئێستاش من زۆر جاران بەرگری لەو شعرە سادانە دەکەم کە بۆ گازان دەنووسێ نامەوێت بازدەم بەڵام بۆی بیرم نەچێ زۆر جاران مەسم مەجموعەیە گەنج هەنە شعری سادە دەنووسن زۆر بۆ 13 ساڵ بۆ 14 ساڵ مثلەن لە کۆمەڵگای کوردی زۆر دژایەتی دەکرێن ئەمە کەی شعرە ئەمە نابێ وابێ ئەمە نابێ بفرۆشری من بەعەکسەوەی دەبینم زۆر جاران 14 ساڵی ئێمە پێویستی بنەوە شعرێکە کە ئێمە بۆی نانووسین شرکۆ بێ کەس بۆی نانووسێ مثلەن داوەڕقەرداغی بۆی نانووسێ ئەمانە شعری 14 ساڵ و 15 ساڵ نین مەجموعەیە گەنجمان هەیە بەناو نێنم مثلەن زۆر دژایەتی دەکرێن لەلایەن برا گەورەکانی ئەدەبیات و ئەوانەی بەڵام ئێمە دەبێت بزانین لە 14 بۆ 20 پێویستی بە شعرە کە شعری ئێمەی بە کەڵک نایەنی شعری ئێمە شعری کەسیش ئەزموندارێن یان کەسی کە دنیای دیبیان ئەزمونی کردبێ بۆ ئەو کاتی من ئەم دیوانەی سادەیە ینی بۆ ئەو تەمەنی من زۆر گونجاو بوو کە مامۆستا پەشێو یەکەم کتێبی بخوێنمەوە یەکەم کتێبی عەرەبیش بیرمە الإمتاع والمؤانسەی مهدی بن ئەبی حەین تەوحیدی بوو کە ئەم کتێبە ژیانی منی گۆڕی ئەم کتێبە تەوفیقیە لە بینی فەلسفەی یۆنانی عەرەبیەکەت باش بە لە منداڵی بەڵێ یعنی حاڵەتشی خوێندنت عەرەبی بوو بڵێ حاڵەتشی هاوسەنجی بوو یان تێکەڵاوکردن و ئاوێتەکردنی فەلسفەی یۆنانی بوو بە شەریعەی ئیسلامی کە چۆن ئێمە شەریعەی ئیسلامی وا لێ بکەین سوود لە منطقی ئەرسطۆ و سوود لە میسالیەتی ئەفلاتون و سوود لە حکمەتی سقراط و ئەوانە ببینێ تێکەڵاوکردنی ئەم دوو حەزارەیە لە ڕێگەی ئەبی حەین تەوحیدیەوە بۆ مشتی زۆر تازە بوو چونکە پێم وا بوو ئەمە دژی ئەمەیە یعنی باڵین شەریعەی ئیسلامی دژی باڵین فەلسفەی یۆنانیە بە عەقلی منداڵانەی ئەو کاتم بەڵام کە بینیم ئەم حاڵەتە تەوفیقیان ئەم حاڵەتە هاوتەریبیە یان ئاوێتەکردنە لە بینی دوو دنیای جیاوازی شەرق و غەرب ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا فەلسفەی یۆنانی و شەریعەی ئیسلامی بۆ مشتی زۆر نازدار و نایاب بوو لە ڕێگەی ئەمەوە تانوپۆی یان با بڵێن وردە چوومە ناو حەزارەی ئیسلامیەوە حەزارەی ئیسلامی نەک حەزارەی عەرەبی خودزای عەرەب ئێستاش حەزارەیان نییە ئێستاش ملەتی ئیستیلاچین ینی کادیلاشی 2024 دەڕوا و کادیلاش 2025 دی بەڵام زمانی عەرەبی گرنگی لەوە دابوو کە 35 ملەتی تر بەشداریان تیا کردو و لە نێویانە کوردیانی ینی چەندین زانای کوردمانەیە کە بەشداریان لەم شارستانێتە کردووە وێ ڕای تورکەکان وێ ڕای شامیەکان وێ ڕای ئەندەلوسیەکان وێ ڕای ئیسپانەکان ینی من بیرمە ئەوجا مەسلەی خوێندنەوە کە مەسلەم تووشی وجودیەکان دەبم تووشی عەبەسە مەسلەن تووشی کتێبێک دەبم بە ناوی المفسد یان با بڵێن تێکدەر شتێ بابەتە ینی هی سۆرین کیرکەغاڵە ئەو فەیلسوفە وجودیە دانیمارکیەوەزان مەسلەن مفسد مثلەن دنیاش کردمەوە مثلا ئەلبێر کامۆ دنیاش کردمەوە سارتر دنیاش کردمەوە یەک سوودی هەبوو خوێندنەوەی وجودیەکان و مثل کۆڵن ویلسن مثل لامونتەمی بێ ئینتیما مثلا ئیسپات دەکا کە هەموو ئەو ئەدەبە باشەی کە ئەدەبی ئینسانین ئەدەبی حزبێکە ئایدۆلۆژیایەک یان نەتەوەیەک نین ئەدەبیش گەورەترن فراوانترە نەزڕیان فراوان دنیابینیان فراوانتر بۆ من زۆر سوودی هەبوو لەوەی کە نەبمە ئیسانش ئایدۆلۆژی یعنی من بیرمە بەڕاشکایی دێڵم بیرمە لە ناوەڕاستی هێشتاکان یان لە کۆتایی دومی هێشتاکان کە من لە 15 و 16 مەسەلەن کەشخۆڵی پێشمەرگەی مامۆستا شێرکۆبێ کەس داهات بەنهێنی مەسەلەن من دەم خوێندەوە ئیمان پێنەوە دەمگوت نابێ شعر ئەنفی تیاوێ نابێ شعر کلێک بڕینی تیاوێ یعنی جاشێک گوێی جاشێکمان بڕی کلچی دوو جاشمان بڕێ ئەم جاشە منداڵی ئەم جاشە
دەزانی لە بیدایەت لە سەقافەی ئەزنەوی شتێکی هینیان بڵاو کردبووە بوزا تەرجەمە کرابوو ئەگە من ئاوە بڕۆیشت ماما ئاوە دەهات هاتمەوە کاک فەرمان باز لەوە دەکا ئێمە لە هێک وجە نەزەرەوە بە سەیری حەدەسەکە نەکەین چونکە چەندین وجە نەزەری تر هەیە ڕوانگەی تر هەیە تێدا بڕوانی بوزان نمونەیەک دێنێتەوە لەسەر درەختێک لە پایزە کە گەڵاکانی هەمووی وەریون یەک گەڵا بە دارەکەەوە ماوەتەوە لە چاوی گەڵاکان ئەمە زۆر خائینە بەس لە چاوی دارەکە زۆر بە وەفایە کەواتە ئێمە لە شو دەڕوانین ئایا لە وزە نەزەری دارەکە دەڕوانینە گەڵاکە یان لە وزە نەزەری و گەڵایانەی کە هاتوونەتە خواری ئەمە فێری کردم ئەم لە یەک وزە نەزەرەوە سەیری جاژ نەکەم سەیری کوردێکی خراپ نەکەم سەیری تاوانبارێ نەکەم تێگەیشتم کە ئەدەبیات دەبێت ئەدەبیاتی هەمووان بێ ئەدەبیاتی ئەوانە نەبێت کە لەگەڵ من موافقن ئەدەبیاتی ئەوانەش بێت کە لەگەڵ من موافق نینە و دواتر ئەم بڕیارمدا بۆ ئەدیب نووسران نەنووسم چون کابرا خۆی ئەدیبە شەرمی وتیە یعنی وەکوێ شێفێک لە مەطعەمە بۆ شێفەکانی تر خواردن دروستکە کاک تەڵی باسی نووسینت دەکەین دواتر لە ئەڵلقەکانی داهاتوو دێنە سەرەوەی بۆ چێ دەنووسی و چۆن دەنووسی بەڵام ئەگەر هەر لە منداڵی بمێنینەوە ئەگەر لات ئاسایی بێتن گوزەرانتان لە کە منداڵ بووی گوزەرانی خێزانتان چۆن بوو ئایا نەبوونی کاریگەری هەبوو لەسەر جیهانبینی تەڵات تاهیر هەر زۆر لە گەڕەشێک بووین هەمووی نەبوون بوو کەس بوون نەبوو کەس سیاری نەبوو کەس تەلەفۆنی نەبوو هەمووی کۆمەڵێک عایلە و کۆمەڵێک هەن لە گەڕەشێکی هەژار نشینی زەحمەت کێشی بابم باخەوان بوو یەک معاشی هەبوو ڕژن و منداڵی هەبوو منداڵەکانی تەڵەبە بوون ئێمە دەبای هاوینان ئیشکەین و ستانان بخوێنین بێگومان نەبوونی بوو کە ژووری خۆی نەبوو من دەبووە زۆر جاران سێ بالیف بێنم بەس لە ئەوەی ئەوانیت کە بن و چراکە ئیشکە یا فانۆسەکە ئیشکە بۆی کتێبەکە بخوێنبەوە یان زۆر جاران بچمە سەربان لە سەربان کتێب دەخوێندەوە چونکە ئەو کاتە عەمودێک هەبوو کە دووە سەر سەقفی ماڵی ئێمە عەمودی کارەبا گڵۆپێکی پێوە بوو سەربانەکەی تەواو ڕووناک دەکردەوە یان من زۆر جاران پایزان یان زستانان باوەڕکە ستانان چیمەم قەبایەکم دانایە یان بلۆکەچی لێ و کتێبەکەم دەخوێندەوە بەس لەوەی ئەوانەی خەوتون کە بەیانی زوو هەڵدەستن و ئیشەکەنەوەوانە تحملێوانە دەکرد چراکە داگریسی یان فانۆسەکە داگریسی من زۆربەی کتێبەخانم لە سەربان دەخوێندەوە یعنی هەر لە سەربان لەژێر ڕۆشنایی ڕووناچی ئەو گڵۆپە بێگومان نەبوون بووین نەدار بووین بابم پیاوی زەحمەت چێژ بوو دایکم ژنێک بوو پیاو بوو ژن بوو برا بوو مام بوو خاڵ بوو هەموو ڕۆڵش دەبینی ینی بە زەحمەتەوە عایلێ بەڕێو دەچوو و من ئێستا دەزانم ئینسان شەریفی و عایلێ بەخێو کە چەند زەحمەتە ینی ئینسان کە مەرد بێ و عایلێ بەخێو کە چەند زەحمەت نەبوونی زۆر بێگومان زۆر مەسەلەن کاک تەڵات شتێک هەبی لە منداڵیت زۆر ئارەزووی ئەوەت کردبی بیکڕی و پارەت نەبوو بیتن ئێستاش لەلات بوو بێتە حەسرەت شتێک هەبووە پێڵاو ئێستاژم تێر پێڵاو ناب یعنی ئێستا ڕەنگە سی چل جوتمە بێ یعنی دوانم هەر احتیات هەیە نازانم چم هەیە یعنی مەسلەی پێڵاو لیکە نابم سعات من لە بیرمە داکەم بە گەزەی سعاتی بۆ دەکردم بووی دڵم پێ خۆش بێ داپیرم دەمگو دای حەزم لە سعاتی هیچ بە دێگازی لێرە سعاتش لێ دروست دەکردمەوەوانە ئیترکە دەژڕۆی زۆرم پێ ناخۆش بوو دەشێشانم دەتانی بڵێم دا دیسان گەزش کردێتەوە ساتە بەواست دیێشای جار یەکەم زۆر ئەوە بێ دات وردە و دەشوین دانەکان دەڕۆی ئاتر مناڵ بووم نەدەکرا پێ بڵێم و گەزشکەم لۆری دە سعاتشکەم بۆ دروستکە سعات و پێڵاو ئیتر زۆر جاران نەبوونی دەبێتە ئەو باروتەی کە دەتەقێنێ بۆ شوێنێک یعنی دەبووە ئەو نەحەقەی بنووسێتەوە ئەو زوڵمە بنووسێتەوە و ئەدەبیاتیش ئەو بوارە بوو ینی چونکە هیچ شتێک نەبوو وەکو ئەدەبیات لە ژیان بچێ ینی تەسەوەر دەکەی من یەکەم جار کە مەسخی کافکام خوێندەوە دڵم بەچی خۆش بوو بەوەی بەرە دەکرێت زەلامێک لە خواستێک بێتە قالۆنچە ئەوە هەمان دواتر زانیم هەمان ئیحساسی گارسیا مارکزیشە کە ئەدەبیاتی خۆشویستیە لە ڕێگەی ئەم دێڕەوە
چۆن دەکرێ یعنی چکەم دەمبینی زەلام دەبووە قالۆچە توژانم پیاو دەتوایەوە منداڵ دەبووە گەورە منداڵ پیر کرابوو منداڵ بابی ئێدام کرابوو ناچار بوو لە 12 ساڵی گەورە بێ و ببێتە پیا و عایلەکەی بەخێوکاو ئەگە لە خوشکەکانی بێ و منداڵ نەماو منداڵ گەورە کراوە مامۆستا بەس مامۆستا نەبوو مامۆستا باب بوو مرشید بوو ڕێنشاندەر بوو مەلا بوو سڵحی دەکرد یعنی کەس لە وەزعی خۆی نەبوو ئەمن منداڵم بەس منداڵ نەبوو یعنی باوەڕ دەکەی من شتم دەفرۆشت زۆر ئیشم کردو من بە پێڵاو بۆیاکردنەوە بگرا باسی ئیشکردنەکەش دەکەین بەس ئەگەر کاک تەڵات یەک شتت بپرسم بڵێ ئەو منداڵیەی تەڵعەت تاهیر لەناو شعری تەڵعەت ئێستا ماوە یان تەڵعەتێکی گەورەیە شت دەنووسی یان هەر تەڵاتی منداڵیە من هەتا نەچمەوە سەر ئەو فریکوێنسیە درامیەی کە لە منداڵی هەم بۆی سمونانووسی یعنی حتا تەزرەبەکەی ئێستاش بێ ینی با بڵێن ئەو ئەزمونەی کردومەی ئەم ساڵایی پارە بەڵام هەر دەبێ بسمەوە سەر حاڵەتە درامیەکەی ئەو کات حاڵەتە نەبوونیەکەی ئەو کات چکەمەوە دەکا غرور نەبی و دەکا هین نەبی و دەکا بچیەوە سەر زای وەک چوایە وەکو وایە کە تو مەسلەن باوکت حەزی لە محەممەد عارەف جەزیریە ئیترێت لە هەر شوێنێکە محەممەد عارەف جەزیری گوێ لێ بێ حتا ناو سیارەش بێ لە ناو نازانس بێ تۆ یەکسەر دەچیەوە سەر فریکوێنسەکەی بابت ئەو لەحزەی بابتیم من ئێستاش بنووسم کە دەنووسم بە هەمان ئەو دڵشتاویە دەنووسم کە لە منداڵی هەم بووە بە هەمان ئەو دڵشکانە دەینووسم کە لە منداڵی هەم بووە کە نەدەکرا گرەی لە کەس بکەی لەبەرەوەی خەتای کەس نەبوو نەخەتای بابت بوو نەخەتای براگەورەتە نەخەتای داکتە ئەوە نەبوو بابم هەی بێ و بچێ قمار بکاونەیدا بە ئێمە ئەوە نەبوو دایکم بچێ لەوێدا هەستت دەکرد ژیان نادات پەروەرە زۆریش نەک نادات پەروەرە ژیان قاوەی بوو قاوەی زۆر جارە هەست دەکەم سێشەمە بووە سێشەمە تۆزە قاوەیە دەولات جومعە دوورە و لەولات جومعە دوورە ناوەڕاستی چێشمەکەیە یام زۆر جارە هەست دەکەم مەسلەن پێشەمان شینی ئاسمانیە چکە بەیانی ئۆتڵەیە و جومعەیە و ئیسراحات دەکەیەوە ئیتر ئەو کات ژیان سێشەمە بوو ئیسراحات گەلە دوور بوو لەولاش ئیسراحات دوور بوو ینی لە هەردوو ئیسراحەتان دوور بووی ئیتر هەست دەکرد مەسلەن ژیان تۆخە و هەمووی نەهامەتی هەمووی شکستە هەمووی نەبوونیە هەمووی حرمانە ئێستا گەر تەڵعەت ببنەوە کوران و کۆڵانی منداڵی و یادەوەریەکانت چ شتێک هەیە گۆڕایە و پێت باش بوو نەگۆڕابایە شتا چ شتێک هەیە پێت توایە دەبا بگۆڕێتن ینی لەو بیرەوەری منداڵیەت لەو کۆڵانانەی کە باسی کورانەکەن چکە لە کوران گەورە بووی ئەوەی حەزم لێ بمێنێتەوە بێگومان دایک و باوکمە ئابیان بین مۆزارشکەوە و لە هەمان کاتدا ئەو یەکماڵیەی کە لەنێوان عایلەکاندا هەبوو خوشکمان خوشکی یەک بوو براژنمان براژنی یەک بوو دایکمان دایکێکی یەک بوو هەمومان قوربانی یەک زاڵم بووین هەمومان چێ خواردنیە باشە بووە هەموو ناڵەکان لەوێدایان خوارد ئەم یەکان گیریە کۆمەڵایەتی ئەم ئاشتەوایە کۆمەڵایەتی هەست دەکەی ئێستا نەماوە و ئەوەی کە نەژمێنێ طبعاً من خۆشترین ڕۆژ لە ژیانی من ینی خۆشتر لەوەی منداڵەکانم لایەک بووە ڕۆژی ڕاپەڕین بوو ڕۆژی ڕاپەڕین من هەستم کرد لە دایک بوونیش تازەیە بۆ من وەکو تەڵعات ینی خۆشترین ڕۆژی ژیانی من بەرە بەیانی ڕاپەڕین کە دەبینم باز نەما زوڵم نەما دیگە چۆنە ئەم نیشتیمانە خودزانی خۆمانە دەکرێت زابەجەن عەلەیەکە تێبیر بەسەر داکتە ینی ئینسان حاشایە داشی ناکە لەبەرەوەی چێشتێکی بسووتێ یان نعلێش تێگرتەوە ئەو نەبوونی و نەداری باست کرد لە منداڵیت بڵێ کاریگەری لەسەر شعری تەڵعەت هەبووە یان تەنیا بەس برینداری کردووە کاریگەری لەسەر جۆری خوێندنەوەشمە بوو یعنی من ئەو تێکستانم خۆشدەویست کە عەبەسی تیا بوو کە نەهلیستێتی تیا بوو کە بێمانایی تیا بوو من وەکو گوتم زوو چوومە ناو ئەدەبی سووریالی و ئەدەبی باڵێن دادایی و ئەدەبی باڵێن حتا ئەدەبی ئیسلامیش ئەدەبیشان هەیە بە ناوی باڵێن متەسەوفەکان کە ئێستا غەرب خۆی پێی وایە اختراعی کردووە بە ناوی شەعری ئۆتۆماتیک
ئێستا غەرب ناویش لێ ناوە بە ناوی شەریعی ئۆتۆماتیکی کە ئێمە لە ئەسڵدا هەمانە لە شەرقا هەمانە کە وەزدیەکان یان متەسەوفەکان ویان تەسەوڕ دەکرد ئەوان مادەم بەشێکن لە خوا هەرچی بڵێن پیرۆزە ینی بۆی بەبێ بیرکردنەوە دەیانووسی من نەک لە نووسینا بەڵکو ئاراستەی خوێندنەوە کەشمی هین کرد یعنی من بیرمە زۆر گەنج بووم مەسەلەن شاعیرێکم ناسی هین بوو کتێبێک بوو بە ناوی ئەڕۆلیەباب وێرانە خاک وێرانە خاکی تۆماس سێڤنز ئیلیۆت بوو لە پێش شەڕی جیهانی یەکەم نووسویەتی بەڵام ئەو کاتی خەڵک زۆر نەدار بووە لە ئەوروپا هەتا ئیلیۆت لە بانقا ئیش دەکرد خۆی کوورەی سوتاندنی پارەی کۆنیان هەبوو پارەی کۆنیان لە کوورە دەسوتاند مەسەلەن دێگۆ ئەمن بە مەلایەن جنێ و پاوەندم سوتاندە بوو کەسی داهاتمە کۆڵانەکەی پێش بانقەکە خەڵک داوای درۆزیانە دەکردم سواڵیان دەکردم کەمیش بە مەلایەن سوتاندەوە مەسەلەن دێڕی هەبوو دێڕی زۆر ترسناک بوون و کاتە حەزم لێ بوو بە گەنجیتی مەسەلەن دێڕێکی هەیە کوا ئەو ژیانەی بە گوزەران دەستمان چوو کە خۆزانی ژیان مانایەکی باڵاتری لە گوزەرانەیە گوزەران یەک شەمە و دووشەمە و پتاتە کڕین و نەزانم چی ئاسایی ژیان لەولاترا زۆر ئەوەترە من لەو کاتە هەستم دەکردم دێڕە تعبیر لەم نەکاکە ئێمە ژیانمان بە گوزەران دەستچوو نەژیان بەس گوزەراین ڕاستی دەوێ خەڵکی کووران ئەو گەڕەکەی ئێمەش دوکاندار بووین وەنیا دەبای کڕیار بین چکە هیچمان نەبوو ئێمە ینی دەیگوت ینی مفارەقەشی زۆر عەجایب بوو ئێمە بە حیساب فرۆشیارن دوکاندارین وەنیا بەڵام دەبای کڕیار بین لەبەروی ئەو مۆزەی لە دوکانەکەی دەما فرۆش لە ماڵ نەما دەخوارد ئەکابرا ئەو غەسالەی دەی فرۆش غەسالی لە ماڵ نەبوو ئەو سابوونە بۆن خۆشە معتەرە حەلەبی کە دەی فرۆش لە ماڵی خۆی پێ نەدەشت ئێمە ڕاستەکەی یعنی گوناح و ناوە لە بنێن دوکاندار چکەمە لە ئەساس دەبایە کڕیار باینانی چکەمە فرۆشیار نەبوو هیچمان نەبوو خۆی یعنی ئێمە من لە بیرمە مریشکمان دەفرۆشت کەچی نۆکمان دەخوارد مریشکمان دەخواردن خۆمان مریشکمان دەفرۆشت باشە میوەمان هەبوو سێوەمان هەبوو پرتەقاڵمان هەبوو هەنارمان هەبوو نازان چی باینجا ماسوورە کردەوە یعنی ئێمە بەلاش ناومان لێنرا و دوکاندار و فرۆشیار بەڵام لە ئاساسدا ئێمە دەبایە کڕیار بین ینی ئەو گەڕەکەم دەبایە کڕیار بین ئەگەر کاک تەڵات بتوانی نامەیەک بۆ منداڵی خۆت بنووسیت چ ئامۆژگارێکی دەکەی یان چی پێ دەڵێ نامەیەک بۆ منداڵی خۆم زیاتر ئاگادار و باوت دەبووە زیاتر ئاگام لێیان بی ئینسان هەتا خۆی نەبێتەوە باوک نازانین دایک و باوک چۆن بە تایبەتی باوک لە کۆمەڵگای ئێمە زۆر غەدەر لێکراوە یعنی ئینسان کە خۆی دەبێتەوە باوک دەبینی تەسحیەکە چەندە زۆر جاران مەسەلەن خەڵک دەبینم کە ناجیح بۆ دەڵێ بەوەی دوعای داکەم و ناجیح بووم باوکی هێمال کردو زۆر پێ ناخۆشە بزان باوکیت باجیش داوایە لە کۆم هەتا ئەو کاتێ ئێمە لە هەشتاکان چاو ماڵێنە مامە فەرمان زۆر دژایەتی باوک دەکرا لە چیرۆک لە شێعر تێگەیشتنی ئەو کاتێ ئەدیبان و بیرمەندانی کوردی ئەو کات پێیان وا بوو سیستەمی باوک سالاری یعنی ئەو باوکە قوڕە سەرەی لە ئیشە دێتەوە فەرقی نەدەکرد بینی سیستەمی باوک سالاری و لە بینی و باوکە فیزیکی کە هەیەی بۆی دەبین زۆر دژایەتی باوک دەکرا من هاتم حتا لە تێکستا چەندین تێکستی باش مەسە باوک نووس لەسەر باوک تو زانیم چ قوربانێکی داوەوانە بۆ منداڵیم دەبێت زیاتر ئاگام لە ماڵ منداڵم هەبی لە دایک و باوکم هەبی و زیاتر بخوێنمەوە چونکە من دائیمەن پێم مهم بووە خوێنەر بوونە نووسەر حەزیم بوونە نووسەری دەبێت دائیمەن دژایەتی بکرێ چونکە ئەگەر حەزی بوونە نووسەری زۆر بێ حەزی بوونە خوێنەریت کەمە بێتەوە و دائیمەن دەبێت حەزی بوونە نووسەریت باڵاتر بێ لە حەزی بوونە نووسەری حەزی بوونە نووسری وەکو حەزی پارە پیاکردن وایە ماوە فەرمان ئاگەر لە خۆ نەبێت ناو حرامەوە کاک تەڵات لێرە ئەڵقەی ئەم جارەشمان کۆتایی پێدێنین بێگومان لە ئەڵقەکانی داهاتوودا دیوی دووەمی ژیانی تەڵات تاهیر دیوی دووەمی بیرکردنەوەی تەڵات تاهیر نووسینەکانی تەڵات تاهیر تێڕوانینی تەڵات تاهیر باز دەکەین تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ